هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لا بەرنامە پرزانیارەکەی خۆتانە هاتینەوە خزمەتتان. زەمبیلەی خێزان بەردەوامە لە سەرباسەکان و بابەتەکانی بۆ خزمەتی ئێوە. دەستمان پێکرد بە دەردەپشیلە و نەخۆشیە زایەندەکان و کێشەکانی ڕژێنی پەریزاد و نەخۆشەکانی پوکانەوەی مێشک. پاشەوە باسمان کرد لە کێشەکانی میزڕانەگرتن هەم لە ژنان و هەم لە پیاواندا و پاشەوە چوونە سەر نەخۆشیە کە پێوترە فرەکیسی سەرهێڵکەدان. ئەڵقی ڕابردووی چارە تایبەت بوو بە ڕاستکردنەوەی ددان لە منداڵاندا. ئەمەڵقەی چارە تایبەتە بە ڕاستکردنەوەی ددان لە گەورە ساڵاندا. دەمەوێت وەڵامی پرسیارەکانمە وەربگرین لەوەی کە هەتاوەکو چ تەمەنێک ئێمە دەتوانین ڕاستکردنەوەی ددان بکەین و سوودەکانی ڕاستکردنەوەی ددان چییە؟ ئایا تەنها بۆ جوانکاری و جوان دەرکەوتنی مرۆڤە یاخود سوودی تەندروستی هەیە بۆ پووک و بۆ ددانەکان؟ جگەلەوەش ئایا ڕاستکردنەوەی ددان زەرەری هەیە بۆ پووک و بۆ ددانەکان ئەگەر بەباشی نەکرێت و بەباشی چارەخوازەکە فێر نەکرێت چۆن خزمەتی ددان و ڕاستکردنەوەکەی دەکا؟ سەرباریەوەش لەم جۆرانە لە تەل و نقەی ڕاستکردنەوەیدان ڕەنگی ڕەش هەیە ڕەنگی سپی هەیە هەیە لە دیوی دەرەوەدانرێ هەیە لە دیوی ناوەدانرێ دەمێ بزانام جیاوازەکان چێ کامیان باشترە و ئەم مۆدل لە نوێش لە ڕاستکردنەوەیدان کە پێوترێ ئەلاینەر کە ڕاستکردنەوەی دانی نادیارە یاخود شەفافە دەمێ بزانم چییە و جیاوازی لەگەڵ ئەمانایە چێ ئەمە هەمان کاری ئەماکات چونکە ئەمە جوانترە بۆ دەرکەوتن و ئایا پاشهاتەکانی ڕاستکردنەوەیدان هەم لە باش و هەم لە ناباش چی؟ بۆ دەستپێکردن دەمەوێت بزانین ئەو کەسی کە پێی دەوترێت پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان کێیە؟ لە ڕێگەی نیمێشتێکەوە بۆمان ئامادەکردن و بۆمان کوردانون پاشەگەڕنە خزمەتان بۆ تاوتێکردنی بابەتەکە و کۆمەڵک پسپۆڕمان لە بوارە جیاوازەکانە بانگێش کردو بۆی کەم بابەتە بۆ ڕوون بکەینەوە لەگەڵامە. پزیشکی ڕاستکردنەوەی ددان چێ؟ مرۆڤ بە شێوە و قەبارەی جیاواز دروست بووە بەڵام تەنها یەک شت پێکمانەوە بەستێتەوە ئەویش زەردەخەنەکەمانە. ددانی جوانیش زەردەخەنەی جوان دروست دەکات. بەداخەوە ددانەکانمان هەمیشە بەو شێوەیە گەشە ناکەن کە پێویستە ببن. هەندێک جاریش نازانی ڕوو لە کوێ بکەی بۆ ئەوەی چارەسەری بکەیت و هاوکاری و بکەن. سەیری جیمایمان بکەن. ئەم دایکە پێویستە ئاگاداری ددانی هەموو خێزانەکەی بێت کە پێویستیان بە چارەسەرکردنە. دەمی کوڕەکەی زۆر قرەباڵغە و ددانەکانی چوونەتە ناو یەک. شێوازی نەگونجانی گازگرتنی دەمی کچەکەی هەمیشە کێشەی بۆ دروستەکە. جیمایما خۆشی هەمیشە خەون بۆەوە بینەیە کە زەردەخەنەیەکی جوان و سەرنجڕاکێشی هەبێ. خێزانی جیمایما هەر کێشەیەکی ددانیان هەبێت هەمیشە سەردانی پزیشکە گشتیەکەیانەکەن کە پسپۆڕی ددانە. بەڵام کاتێک دێتە سەر چاکردنەوەی ددانی شکا و چاکردنی شێوازی نەگونجاوی گازگرتن ئەوە بەڕاستی پێویستە کە پزیشکێکی پسپۆڕی ئەو بوارە بیبینێت کە پێی دەوترێت پزیشکی ڕاستکردنەوەی ددان. پزیشکی ڕاستکردنەوەی ددان بە 3 ساڵ ئەزمموی ڕاهێنانی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان تێپەڕێت. لە دواییدا بەدەستهێنانی بڕوانامەی پسپۆڕی گشتی ددان بەدەست دەهێنێ. پزیشکی ڕاستکردنەوەی ددان گرنگی بە یەک شتەیەات تەنها یەکشت ئەویش ڕاستکردنەوەی ددانە لە ڕێگەی دانانی تەلی ڕاستکردنەوە بە هەموو شێوە و قەبارە و جۆرەکانیەوە. ئەمە ئەو کارەیە کە ئەوان تەواوی ڕۆژەکە و هەموو ڕۆژێک سەرقاڵیە بن. بۆ قسەکردن یاخود بۆ وەڵامی پرسیارەکانمان دەربارەی ڕاستکردنەوەی دان بە تایبەتی لە گەورە ساڵانە ئەڵقەی ڕابردوو باسی منداڵانمان کرد بە وردەکار و ڕێکوپێکی خۆی ئەمەڵقەی باسی گەورە ساڵانەکەین ئەگەر باڵقەیەک وەڵامی پرسیارەکانمان دەستکە و دەستمان نەکەوت دووەڵقە لەسەرم بابەتە ئاڕۆی بە خۆشحاڵێکی زۆرەوە میوانەکەمان دکتۆر هادی محەممەد ئیسماعیلەکە پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوە جوانکاری ددانە بەکەلۆرەس و ماستەرەکەی لە زانکۆی سلێمانی خوێندەوە بۆ تەواوکردنی دکتۆراکەی چوەتە وڵاتی بەریتانیا و ئێستا لە کوردستان خزمەتەکە. پاش سپاس بۆ ئامادەبوونە لە چارەیە وەک زۆرێک لە پزیشکانی ترکە ئێوە کار بە بەڵگەی زانستیەکەن هەر خۆمان کالەوانی کە وا پێگەێنراوین دەمەوێت پرسیارەوە کەم لە ڕووی زانستیەوە هەتا چ تەمەنێک ئەکرێ خەڵکدان ڕاست بکاتەوە؟ زۆر سپاس. بەنسبەت ڕاستکردنەوەوانێ تەمەنێکی دیاریکراو نییە بۆ ڕاستکردنەوە، یعنی هەر تەمەنێک بێت هەرچەندێک گەورە بێ هەر ئەکرێ ڕاستکردنەوە بکرێت.
کەوتۆتە سەرەوەی بۆ چمە بەسێ ڕاستکردنەوەکات ینی بە شێوازێکی تر ئەکرێت کەسێک هەبێت تەمەنی 50 ساڵ بێت 6 ساڵ بێت بۆ شتێکی دیاریکرا و ڕاستکردنەوەی دام بکات کەواتە تەمەن ڕێگر نییە لەوەی لە ئەنجامدانی ڕاستکردنەوەی دان باش بەنسبەت تەمەی دەستپێکردنەوەی ماڵقی پێشوو کە دکتۆر ئاراس میوانمان بوو باسی لەوە کرد کە ئەوە باشترە هەموو کەسێک هەموو مناڵێک لە تەمەنی 7 بۆ 8 ساڵیە هەڵسەنگاندنیشی بۆ بکرێت یان لەلایەن پزیشکێکی ڕاستکردنەوەی دان یان لای پزیشکێک کە شارەزای ڕاستکردنەوەی دەڵێت بۆی کە دڵنیا بنەوەی کە دارەکانی ئەمە کێشە دروستەکە دەدا هاتوۆە خۆت نایکە بە زمانە زانستێکی ئایا کرۆسبایتیە بێ ئۆپن بایتیە بێ دیان ئۆڤەرجێت و هەتا ئوردەکارە زانستێکی کە تۆ لە من باشتریان زانی بەڵام لە تەمەنێکەوە ئەشکرێت کە ڕاستکردنەوە ناودەمی ئەو نەخۆشایەدا بنرێت ڕاستە یانەوە چارە خوازە بەڵێ بەنسبەت ڕاستکردنەوەی دانەوە بەپێی ئەمریکان دێنتەڵ ئەسۆسیێشن ینی کۆمەڵی ئەمریکی بۆ دان وا باشە هەموو کەسێک وەک خۆت باسیگەر لە 7 ساڵی ئەوانێ ببیندێت بە مەبەستی ئەگەر هاتو کێشەیەکی خواروخێچیە بێ لە دانەکانیان یان لە هاتنی دانەکانیان یان ئەگەر وا هەستکرێ کێشەیەک هەیە بەرەو دروست بوو نەچێت پێویستەکە سێر بکرێت هەندێک جار پێش ئەوە پێویستەکە بینێ هەندێک جار لە مناڵە ئەکرێت وەکو خۆت باسیکرد شەویگی خوارەوەی لە پێشەوەیە یان شەویگی سەرەوەی زۆر لە پێشەوە یان بۆ نمونە لادانێک لێ ڕوویاوە لە شەویگی خوارەوەیە ینی کاتێک مناڵەکە دەمداخات بەلایەکیانات لایە ینی خواریەک هەیە لە شەویگە لەو کاتەشا پێویستەکات هەندێک شێوازی ڕاستکردنەوەی بەسیط هەیە بەکارەهێنرێ بۆ ڕاستکردنەوەی ینی بە شێوازێکی تر بۆ ئەگەر وەڵامی پرسیارەکەی تۆ ئەو بێکە لە کێوە پێویستەکە شتێ بخرێت ناو دەمی نەخۆشەکە ڕەنگە ئەکرێت لە تەمەنی 4 ساڵیا پێویستکە شتێت دروستکرێ بۆی و ئەکرێت لە تەمەنی 6 ساڵیا بێ ئەکرێت تەمەنی 7 ساڵیا بێ بەپی حاڵەتەکان بەشێکی گشتی لە دوای تەمەنی 4 ساڵیەوە توانیدان ڕاست بکەینەوە و هیچ تەمەنێکی شمانیە بڵێت لەو تەمەنە ناتوانیتدان ڕاست بکەینەوە بەڵێ هەموو تەمەنەکان بە پێی پێویستێکی خۆیەکرێت دان ڕاستکردنەوەی تیاکرێت بەڵێ بەڵام ئەمە بڵین ئەو شێوازە ڕاستکردنەوەی کە ئەکرێت بریتە لەوەی کە ڕێنمایی دانەکانەکەی بۆ شێوازێکی بۆ شوێنێکی دیاریکرا و بۆی کە بە ڕێکوپێکی دروست ببن عادەتە ئەو ڕاستکردنەوەی کە ئەکرێت بریتینە لە دانانی نەقێم بریتینە لەوەی کە نەقێم لەسەر دانەکانی دانرێ و تەلوواری پێوە بێ هەندێک شێوازی ترە بۆ منە لە مناڵێکە گەرگریمان شێویلگەکەی بەلایەکە خوار بێت بە هەندێک پڕکردنەوە ئەیدە لە دانەکانی وەرحاصل شێوازی جیاوازی هەیە تەنها بریتی نییە لە تەلوو ئەو شێوازە باش پرسیارەکەی کە زۆر پرسیاری خەڵکە ئەو ڕاستکردنەوەی کە ئەکرێ چجای بە تەل بێ چجای بە هەر شێوازێکی بێ کە دوجار پرسیارەکانت ئاڕاستاکەم بەڵام بە شێوازێکی گشتی ماوەی ڕاستکردنەوە کە چەندێکی پێچێ ساڵ دوان هیچ ماوەیەکمان هەیە بڵین کورتترین ماوەڵانە دەتوانین دەستنیشانکەین بەڵام بە شێشی گشتی درێژترین ماوەمان هەیە بۆ ڕاستکردنەوەیدان بەڵێ ئەگەر بڵین لە کورتترینەوە دەست پێ بکەین کورتترین هەندێک جار ڕەنگە 3 مانگ بێت بۆ بە تایبەتی بۆ نەگە لە مناڵێکە 8 ساڵ یا 10 ساڵ بێ و کێشەیەک هەبێت لە دانەکانی خوار و خێچیەک هەبێت لە پێش و دواییەک هەبێ شتێکی بەسیتی بۆ دروستەکرێکە لە دەمی دەرهێندێ و تێکرێتەوەوانێ ڕەنگە لە 3 مانگە نەتیجە با بەدەستەوانێ یان هەندێک حاڵەتمان هەیە نەخۆشێک هەیە بۆ نمونە پێویستەکات بۆ منە دانێ بچێنێ پێویستی بۆ هەیە ڕاستکردنەوەی بکات بۆی کە بینی دانەکان بکرێتەوە لە شوێنەکەی چاندەکە بکات لەواتێ لە 3 مانگ بۆ 6 مانگە ڕاستکردنەوەکەی بۆ بکرێ بۆ مەبەستەی کە بۆی هاتووە ئەمە بەنسبەت کورتترینەوە بەنسبەت درێژترینەوەوانێ هەندێک جار ڕەنگە بکاتە 2 ساڵ و نیو و ڕەنگە بگاتە 3 ساڵ بەپی حاڵەتەکە بەپی دەستکردن بە ئیشەکە ئەگەر ئەمە جوابی پرسیارەکەی باشە لەسەر 3 ساڵ و هەمانیان بەشێکی گشتی لە 3 ساڵە تەواو تقریبان تەواو بێ ئمە حەزەکەین کورتترین ماوە تەواو بێ بەڕاستی بەڵام خۆتەزانی هەندێک ڕێگر هەیە لە بەردەمانە ئەوەیە کابێت تەندروستی دانەکان پارێزین چونکە هەر ڕاکێشانی نییە ئەبێت دانەکە بە ساق و سەلیمی بجوڵێنین بۆیە هەر هێزێکی زیایە لەواتێ بێتەوەی کە دانەکە کێشەی بۆ دروست ببێ لەبەرەوە بۆیە کاتەکە درێژە بێتەوە بەس عادەتا ئیتر ئەو پەڕی 3 ساڵ ئەڕوات لەوە زیاتر حەز ناگەین بڕوات دووبارە لە پرسیاری خەڵکەوە مەسەلەی هەڵکێشانیدان و ڕاستکردنەوەیدان بەتایبەتی لەو حاڵەتانی کە دانەکان قەڕەباڵغا یان کراودینە بە زمانە زانستێکی ئێوە مەرجە لەگەڵ هەموو ڕاستکردنەوەیە کە پزیشکی ڕاستکردنەوە برارە هەڵکێشانیدان بە لە ڕاستیە کەمترین کەیس حاڵەت هەیە کە پێویستی باڵکێشانە و عادەتاش زۆربەی پزیشکانی دانی ڕاستکردنەوە ئێستاە ئاراستەکە بەرەوە ئەوەیە کە کەمترین کێشان بکە لە کاتی ڕاستکردنەوەی دانا زیاتر هەوڵ بە دانەکان ڕاستکاتەوە مەسەلەن بۆ ئەگەر دانەکان زۆر قەڕەباڵقیش بێت مەڵاشوەکەی کشێنرێت دانەکانی ئەبرێتە دواوە
ئێستا بڵین زۆر تەکنیکی تازە هەیە بە تایبەتی بەکارهێنانی زەرعێکی کاتی هەیە کرێتە ناو دانەکە و بۆی ڕاکێشانی پێ بکرێت لە بروی دانەکان لەبەرەوە هەرچی شتێک هەیە ئەتوانین بەبێ کێشان چارەسەری بکەین بە شێوەیەکی گشتی یعنی ڕەنگە هەندێک ڕێژە بمێنێتەوە مەسەلەن لە سا 3 لە سا 5 کە پێویست بەوە بکاکە کێشانێ بکەین ینی زۆرینەی کات وە پلانی چارەسەرکردنەکەدا ئەنرێکە کێشانی تیان نەبێت. هەر لە مەسلەی کێشانە پرسیاریەوەم هەیە کە وەک هەموو کارێکی ترکاری پزیشکی کاری دەستە جەمعەیە پزیشکانی ڕاستکردنەوەی دان لە چ کاتێکا پێویستان بۆ پزیشکانە بکە پیانەرن پزیشکی پسپۆر نەشتەکەی شێویلگە و ڕوو لەو کاتانەیە پێویستمان پێ بێ کاتێک کە نەخۆشەکە ئەو ڕادەی خواری کە هەیەی لە شەویلگەکانیە شەویلگەکانی بە شێوازێک خوارە لە دەرەوەی ئەو ڕێژەیە کە ئێمە توانین ڕاستیکەینەوە بە نمونە شەویلگەی خوارەوەی نزیکەی 12 بۆ 13 میلیمەتر لە پێشە یان شەویلگەی سەرەوەی ڕێژەیەکی 14 بۆ 15 میلیمەتر لە پێش شەویلگەی خوارەوەیە یعنی هەر ئێسکەکەی نەکدانەکانی ئێسکەکەشی لە پێش شەویلگەی خوارەوەیان ئێسکەکەی شەویلگەی خوارەوەی لە دەپێش شەویلگەی سەرەوەیە لەو حاڵەتانەیە پێویستمان بەوا بێت کە ئیسیشارەکەین لەگەڵ پزیشکی نەشتەرگەری شەویلگە و ڕوا و پاشان بە هاوکاری یەکتری پلانێکدا ئانین زۆربەی کات وا باشە پێشەوەی دەستکەین بە نەشتەرگەریەکە لەگەڵ پزیشکی پسپۆڕەکە بگەینە نەتیجەیەکە چۆن دەست پێەکەین بۆ نمونە مەرحەلەی یەکەم نقێمدا ئەندێومە ڕاستکردنەوە دەست پێەکەین پاشان ئەو نەشتەرگەریەکە پاشان لە دوای ئەوەش مەرحەلەی دووەمی ڕاستکردنەوەکە کە بە کۆتاییەکەیان نەخۆشەکە دانەکانی ڕاست دەبێتەوە و شەویلگەشی ڕاست بۆتەوە. ئەم کارانە کە کاری دەستە جەمعیە بە تایبەتی لە بەڕێزانی پزیشکانی پسپۆر نەشتەرگەری شەویلگە و ڕوو دکتۆر ئومێد محەممەد مستەفای چێکە لەو بەڕێزانەی کە هەڵگری بڕانامەی بۆرتیان دکتۆرە لە بوارەکەی خۆیان پرسەرمان لەو کرد دەربارەی ئەو کارانی کە دەکرێت پزیشکی پسپۆر نەشتەرگەری شەویلگە و ڕوو بیکات لە ڕاستکردنەوەی دان و لە خزمەتکردنی چارەخوازەکانی ئێمەیە. بینەری وەڵامەکانی ئەوە بین و پاشەوە ئەگەڕێنەوە خزمەتتان اینجا دەمێ پرسیار بکەم دەربارەوەی کە لەم ڕاستکردنەوەانە بۆ نمونە نقێم هەیە ڕەشە نقێم هەیە سپیە هەیە لە دەرەوەی داندا هەیە لە دەرەوەی دانەکاندا هەیە لە ناو دانەکانەدا بۆ وەڵامی و پرسیارانە ئەگەڕێنە خزمەتتان لەگەڵمانەوە. وەکو نەشتەرگەری ڕاستکردنەوەی شەویلگە هەنێک بەوە تێئەگەکەمە ڕاستکردنەوە نییە جوانکاریە بەڵکو وشەکە وانە خۆی ئەو نەشتەرگەریان کە ئەکری بۆ شەویلگە نەشتەرگەری ڕێکاریە لە حاڵەتی پێویست ئەوانەیە کە شەویلگەیان ناڕێکن یاخود دانیان جووت نابێ شەویلگەیان لە پێشەوە یاخود لە دواوەیە کەواتە ئەو کەسانە ناتوانن کە فانکشنینکەن ماوەتە ئەوە ئاکاتەوە کە ناخواردنیان ناڕێکە لە ناو کۆمەڵگایە کێشیان بۆ دروست ئەبێ کێشە دەرونیان بۆ دروست ئەبێ ئەمە بابەتی نەشتەرگەرێکە خۆی بەڵام بۆ جۆرەکانی ئەو نەشتەرگەر کە ئەکرێن ئەتوانین بکەین بە سێ جۆر جۆریکان کە پێوترێ مایڵد ئەوەی بە تەنها بە ڕاستکردنی دان چارەسەر ئەکرێ جۆرێکیان ئەوەیە کە پێویستەکە ڕاستکردنی دان بکرێت لەگەڵ نەشتەرگەری بۆ یەک شەویلگەیان یاخود ئەوەی کێشەکەی لە شەویلگەی سەرەوە بێ یاخود شەویلگەی خوارەوە بێ سێم جۆریان ئەویان کە سیڤیری پێ ئەوترێ ئەو پێویستەکە ڕاستکردنەوەی دانی بۆ بکرێ شەویلگەی سەرەوە خوارەوە هەنی جار نەشتەرگەری ڕاستکردنی چەناکەشی لەگەڵ ئەبێت وەکو چۆن قەرار ئەدرێ لەسەر نەشتەرگەرێکە و پلانەکەی چییە هەڵبەتە ئەبێ بینی دکتۆری ڕاستکردنەوەی دانەکە لەگەڵ دکتۆری شەویلگە و ڕوو کە نەشتەرگەرێکە ئەکا ئەبێ پێکەوە پلانێکی مەزبوطی بۆ دانێ لەبەرەوە ئەم نەشتەرگەریە هەر ئەوە نییە بەس نەشتەرگەری شەویلگە ئەکرێ بەڵکو تێکەڵە بینی ڕاستکردنەوەی دان لەگەڵ نەشتەرگەرێکە خۆی زۆربەی لە حاڵەتەکان بەوە دەست پێ ئەکرێ کە ڕاستکردنەکان بکرێ نەشتەرگەریەکان بکرێ دوای ئەوە دیسانەوە ئەچێتەوە ڕاستکردنەوەی دان بۆیە ئیشەکە هەموو ئیشەکان مەزبوط بن خەلێکی تیان نەبێت کێشەی بۆ دروست نەبێت پلانەکە چۆنایی ئەبێ و چی زەرورە بکرێ بۆیە نەشتەرگەی سەرکەوتوو بێ بۆیە ئیشی دکتۆری ڕاستکردنەوەکە ڕێک بێ
پێشتر لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەبێ ئەو نەخۆشانە حاڵەتی دەرونیان تەقیم بکرێ ئەسسمنت بکرێ ضرورە دکتۆرێکی دەرونی بیان بینێ لەبەرەوە هەنی حاڵەت هەن لە ناو کۆمەڵگای کێشیان بۆ دروست ئەبێ تەنانەت دوای نەشتەرگەرێکەش هەستەکەن بەو گۆڕانکاریە کە ئەبێ هەنێکیان هەر کێشەی دەرونیان ئەبێ بۆیە ضرورە پێش هەموو شتێک پێش ئەوەی دەست لە نەخۆشەکە بدەوێت نەشتەرگەری بە بکە یاخود ڕاستکردنەوەی بۆ بکرێ ضرورە حاڵەتی دەرونیەکەی بزانین چۆنایە ئەمە ڕقەمیە کە ڕقەمی دوو واتە چۆنایی حازرکردن بۆ ئیشەکە پلانەکە چییە؟ ئەبێ هەنێک فحوسات هەبێ بکرێ بە هەمووی بە مەزبوطی یەکێک لەوانە کە گرنگن ئەشعەکانە جۆی تایبەت هەیە ئەشعا بۆ ئەو کەسانێک کە نەشتەرگەری شوێنگە ڕۆوە بۆیان ئەکرێ و لەگەڵ ئەو کەسانش کە ڕاستکردنەوەی دانیان بۆ ئەکرێ دوای ئەوە بێ قاڵەبی دانیان بۆ دروستکرێ بۆیە بزانین ئێمە نەوعی جوودبوونی ئەو کەسانە چۆناییە و بە چی شێوازێکە نەشتەرگەری ئەکرێت سەر قاڵبەکان نەشتەرگەریکی ئیماژنەری پێ ئەوترێ کەواتە خەیاڵیە لە مشکی خۆت دانێت لەگەڵ دکتۆری ڕاستکردنەوەی دانەکە اتفاقی لەسەر ئەکرێت کە بەو شێوازە بەو جۆرە ببێ دواتر نەشتەرگەریەکە ئەکرێت تەوان ئەبێ ئەو کەسانە ئەو نەشتەرگەری ئەەکەن ئەبێ شارەزا بن ئەزممویان هەبێ بۆیە هیچ کێشەیان بۆ دروست نەبێ چووکە کە نەشتەرگەری کرا ئەگەر نەجاحەتی هێنا یاخو خەلەلێکی تیا بوو نەشتەرگەری دوومی قورسە ئاسان نابێ بۆیە ضرورە هەموو خاڵەکان بە جوانی بە مەزبوطی ڕێک بکرێتەوە دوایەوە نەشتەرگەریەکان بکرێت. پرسیاری هەمومانە دەربارەی ڕاستکردنەوەی ددان لەبەی کە چ جۆرە بکەین بۆ نمونە ئێستا ئامانی کە لە بەردەستی ئێمە هەر نمونەیە کە باسەکرێت بۆ نمونە ئامان نقێمەکەی ئەگەر دەربڕینەکە ڕاست بێ نقێمەکەی ڕەشە یاخود زیویە بەڵام ئەمان نقێمەکەی سپیە یاخود ڕوونە جگەلەوە هەندێک جۆر هەیە لەمانە لە دیوی ناوە دانرێت لە بەتی لە دیوی دەرەوە کە پێەکەنی دەرکەوێت لە دیوی ناوە دانرێت دکتۆر هادی بوو باست کە ئەمانە بۆ نمونە ئێستا بۆ ئەمان نقێمەکە زیوی ئەمان نقێمەکە سپیە جیاوازیەکان چییە؟ و جگەلەوە ژەوانی کە لە دیوی دەرەوە دانرێ ئەوانی کە لە دیوی ناوە دانرێ بە تایبەتی لە مەسلەوەی کێوە پێڵەن فیکس ڕاستکردنەوەی جێگیر جیاوازەکانیان چییە؟ بەنسبەتی سپی و بڵین ئەگەر سێریکەوە بکەین ئەو جۆرەی کە ستیلیە تەمان ئەمەش دوو نوعمان هەیە نوعێکمان هەیە لاستیکێکی سوور لێ ئێرێت نازام ئەگەر دەرەکەویان نا لاستیکە ئێرێ لەسەر ڕووی دانەکان باشە لەسەر ڕووی نقێمەکان کە دانرێت نوعیش کەشمان هەیە کە هەر خۆی بڵین سکەیەکەدا ئاخریانی هەمووی هەر ستیلی دەرەکەوێت بەنسبەتی ستیلەکە و سپیەکەوانێ هیچ فەرقێکی نیە تەنها فەرقێک ئەوەیە کە لە ئێستاە خەڵک زۆر حەزی لەوەی شتێک بێ جوان دەرکەوێت حەز ناکە مەسەن دانەکانی ستیلی پێوە دەرکەوێت حەزەکە دانەکانی وا دەرکەوێت کە ڕاستکردنەوەی ئەنجام نەیاوە بۆیە بژاردەی سیرامی کە بڵین ڕانگەکەی سپیە ئەو بژاردەیە بۆ ئەو باشە کە پێەکەنێ دەرناکەوێت کە نقێم لە نەو دەمیایەتی تەنان وایەرەکەی سەریشی بە شێوەیەکی سپیە کە دەرناکەوێت پاشان بۆ ئەوانی کە زۆر حەزەریان هەیە لەوەی کاڵێ هەر هیچ نامێ دەرکەوێت دیوی ناوە توانین ڕاستکردنەوە دانین بەو شێوەیە دەتوانین ڕاستکردنەوە بکەین هەیە حەز ناکە ئەوەش دانێت تەمەنەوەی دیوی ناوە تۆزە کێشەیەکی هەیە ویژەوەی ڕواچێ نامرتاح بێ بۆ نەخۆشەکە لە ڕۆی کە زمانی بەریەکەوێ جۆرێکی تر هەیە کە لەم دوانە بڵین زیاتر نادیارە و ئەشوانە دەری بێنێ پێوتر ئەلاینەر کە مادەیەکی شەفافە و بەکارێن پێش ئەلاینەرەکە بەڵێ چکەمە لاقی پێش تۆزێک باسی ئەلاینەرمان کرد ئالێرە باجارە تۆزێک بمێنینەوە لە مەسەلەی بەکارهێنانی ئەمانە جگە لە مەسەلەی جوانیەکە کە سپێکە هەڵبەت جوانترە لە ستیلەکەیان لە ڕەشەکە لە مەسەلەی دەرەنجامی ئیشەکە هەرمان ئیشەکەن هەمان ئیشەکات تەنها شتێک کە هەبێ ئەوەیە لە سپیەکەیە زۆر جار هەیە ئەو بڵین باڵانەی کە پێوەیەتی بڵین چوار باڵی پێوەیە کە شتی پێوە بەسرێ هەندێک جار ئەوانە تۆزێ زیاتر معڕەزن بۆ شکان لە بەرەوەی کە پارچی بچووکن احتیمال ناسکترن بە شێوازێکی وا بڵین بۆیە لە کاتی ڕاستکردنەوەیە دکتۆرەکە تۆزێ بە خاوتر ئیشەکات کێزەکان لەواتەیەک تۆز خاوتر بڕوات بۆیە لەوات هەندێک جار پێویست بە گۆڕینێ بکات نقێمەکە لێکرێت پێوەکرێتەوە تەنها ئەوەندە وەکو مەسەلەی تێچوون لە تێچوونە عادەتە لە بەروی کە جوانیە سیرامیکەکە عادەتە هەمیشە نرخی تقریباً 2 بۆ 3 هەوەندە بەرامبەرە
بڵین مادە ئەساسیەکەی کە بەکارێنرێت ئەوەشی کە ئەگا بە نەخۆش عادەتا شتێک گرانترە ڕێژەیە گرانترە توانی بڵێ لە سا 25 گرانترە بەراورد بە ستیلەکە بەراورد بە ستیلەکە باشە جا لەبەرەوەی کە زۆر باسی ستیل و جوانی ئەوانەمان کرد پرسیارەکە ئەڵقی پێشوش کردنەوە مەڵقێش هەرمە بەستمان پرسیارە وەڵامەکەی زانە تایبەتی لە گەورە ساڵانە بەڵێ ئامانجی ڕاستکردنەوەی ددان تەنها جوانیە یاخود سوودی تەندروستیشی هەیە بەدڵنیاییەوە بڵین یەکێ لە مەبەستەکانی ڕاستکردنەوەی دان بریتە لە گەڕانەوەی ئیشی ناودەم ینی بۆ نمونە لە ئاخاوتنەوە دەست پێەکە لە خواردنەوە دەست پێەکە پاشان گەڕانەوەی سەحەتە بۆ دانەکانی چونکە لەگەڵ خوار و خێچیا کلۆری دروستەکە کێشەی پوک دروستەکە کێشەی ڕێگەکەی دروستەکات تەمەنی کورتەکاتەوە ئەگەر خوار و خێچێکی زۆر هەبێت پاشان جوانیە جوانی دوا شتەکەی و ئامانجدا بەڵێ تەنانەت لە کاتی ئیشکردنیشا ئێمە ئەوەندەی کە تەرکیزمان لەسەرەوەی تەنانەت زۆر جار هەیە کە نەخۆشیە بۆ لای ئێمە تۆزی لەوەی گرفتێکیش هەیە مەسەنەن لە یەکەم مانگ و دووەم مانگە کە تۆزی دانەکانی ڕاستە بێتوانێنی وا دەرەکەوێت کە ڕاستە یەکسەر لە دکتۆریتر بەسمەوە ڕاست بۆتەوانێت لە ڕاستیا ینی ئەومان بەدڵ نییە ئێمە هەمیشە هەوڵین بگاتەوە ئەو ئاستی کە بە جوانی ئیشەکات و نەگەڕێتەوە جێی خۆی ینی زۆر گرنگە بەلامانەوە بەڵێ کاتە مەبەستان یەکەم جار ئیش و کار و تەندروستیە اینجا جوانیە دەربارەی کاریگەرەکانی ڕاستکردنەوەی دان لەسەر تەندروستی پوک بە تایبەتی پزیشکێکمان دوان کە دکتۆر ئەیوبە کە ئێستا حاڵی حاضر خوێندکاری دکتۆرای لە بوارەکەی خۆیدا بۆی کە دەربارەی سەلامەتی پوک و ڕاستکردنەوەی دان بۆمان بدوێ بینەری ئەو بن ئینجاینەوە بۆ خزمەتتان باس لە جۆرێکی ڕاستکردنەوەکەین کە هیچ نەخێمیتیانە هیچ تەلێکیتیانی و تەنها بە قاڵ بکرێ ئەوانە بزانین ئەوانە ئەگەر چی لاقی پێشوشە بۆمان باسکردن کورتێک بەڵام ئەجارەمانە تۆزێ بە وردەکایتر بچینە سەری بینەری دکتۆری بن و یینەوە خزمەتتان ڕاستکردنەوەی دان تەنها بۆ تەندروستی ڕاستکردنەوەی دانەکان نییە تەنها بۆ ڕێکردنەوەی دان نییە بۆ تەندروستی پوکیشەیانی زۆر ضرورە بۆ تەندروستی پوک چکە نەخۆشیەکانی پوک بە توێژاڵێک لە بەکتریا دروستێ بێت کە لەسەر ڕووی دانەکان دروستێ بێ ئەگەر ئەم توێژاڵە بەکتریایە لەسەر ڕووی دانەکان بمێنێتەوە بەهۆی خواری دانەکانەوە ئەوە ئەگەر چی نەخۆشەکەش فڵچە بکات بە تەواتی دانی بشوە ئەوە هەر نەخۆشی پوکی بۆ دروستە بێ و هەوکردنی پوک و نیشانەکانی پوک لە نەخۆشەکە دەست پێکە وەکو ئەو چارەخوازەی کە لە سنتەرەکەمان لێرە چارەسەرمان کردووە ئەبینی نیشانەکانی نەخۆشیەکانی پوکی لەسەر پوکەکەی ئەبینی توێژاڵێکی بەکتریا لەسەر ڕووی دانەکە هەیە کە پێوترێ پڵک و هەروە سووربوونەوە و هەڵاوسان هەر کلیز لەسەر ڕووی دانەکان دروست بووە ئەنجا ئەم چارەخوازە بەڕێزە بەشی پێشەوەی دانی بە تەواتی داناخرێت کە پێوتری ئەنتێریۆ ئۆپن بایت بەڕاستکردنەوەکە ئەمەش چارەسەرەکە ئەمەش بۆ تەندروستی پوکی زۆر زەڕورە چونکە ئەگەر بەکراوی بمێنێ هەوا زۆر ڕاتەناوە دەمی زیاتر وشکە بێتەوە لیک کەمە بێتەوە ئەو کاتە بەکتریا سەریعتر توێژاڵە بەکتریاکە زیاتر دروستە بێ ئەگە سیرکەی دوای پاکردنەوەی دانی نەخۆ چارەخوازەکە ئەگە سیرکەی لە قۆناغی یەکەمە کەمێک لە سووربوونەوە کەماوە کلسەکەمان لا بردووە و سووربوونەوە و هەڵاوسانەکەی لە یەک دوو شوێنە ماوە لە دوای خۆناغی دووهەم هیچ سووربوونەوەیەکی نەماوە بەڵام لەبەرەوەی پوکەکەی بەهۆی نەخۆشیەکانی پوکەوە هەڵاوسا بوو پوکەکە داعبەزێت لێرە ئەگەسێکی سێملۆ لەبەرەوە ئەگەر ئەم نەخۆشە پێویستی ئەگەر بیەوێت ڕاستکردنەوە کا پێویستی بە نەشتەرگەری پوکە بێ بۆی پوکەکەی بۆ ئەستورکەین ئەگەر سێکی جۆری پوکەکەی زۆر تەنکە لێرە دوای ئەوە نەشتەرگەری پوکمان بۆ کردەوە 3 میلیمەتر لە پوکەکەی ڕۆشتووە دوای نەشتەرگەری پوک بەم شێوەیە دەرەکەی دوای ڕاستکردنەوەی دانەکانی کە سەر و خوارەوە بە شێوەیەکی جوان داخرێ و ئەگەر سێر بکرێ پوکەکەی تەواو تەندروستە هیچ نیشانەیەکی هەوکردنی پوکی تیان نییە لێرە نە سووربوونەوەی تیان نە پڵک ماوە نە هەڵاوسان ماوە ئەگەسێکی لە خۆشەکە بە تەواوەتی لە خۆناغی کۆتایی یادەمی داخرێ و هیچ هەوکردنێکی پوکی نەماوە هاتینەوە خزمەتان لە بڕگەکانی پێشوا باسمان لە گرنگی ڕاستکردنەوەی دان و لە جۆرەکان کرد لە جۆرە جێگیرەکان ئەوەی کە تەلەکە و ئەوەی کە بەم شێوەیە لە سەردانەکان نەقێمەکان داهاندرێت ئەوەی کە ئێستا پرسیارە لە دکتۆر هادیمە بیکەم دکتۆر هادی
بەتابەتی لە مەسلەی ئەوەی کە بە ئینگلیزی پلان ئەلاینەرس یان بە کوردی قاڵبی شەفاف بۆ ڕاستکردنەوەی دان ئەگەر دەربڕینەکەم دروست بێ ئەم جۆرە مەلاقی پێشوا دکتۆراس زۆر بەڕوونی باسی کرد کە لە مناڵان چۆن بەکارهێنرێت هەر هەماشە دەکرێت لە گەورە ساڵانیشە سوودی هەبێ بۆ بەکارهێنان بەڵێ طبعا ئەتوانین ناوەکی هەر بنین ئەلاینەر تقریبا وشەیەکی عالەمیە توانی هەر لە کوردیشە ئەوە بەکاربێن بڵێن ئەلاینەر ئەلاینەر بەڵێ شتێکی زۆر باش و گونجاوە یەکێکە لەو تەریقانەی وەکو چۆن وایر وشت بەکارهێنرێت ئەویش بەکارهێنرێت بەڵام یەکشت گرنگە تیا ئەویش ئەوەیە هەموو حاڵەتێک ناگونجێ بە قاڵبی شەفاف بکەین ینی ئەبێت چۆن حاڵەتەکە تەمەنە یان مەبەست نەخێت بەمەسم لە خوار و خێچی لە خوار و خێچیە لە خوار و خێچیە ینی بۆ حاڵەتانە بێ کە کەمتر کێشەیەکی زۆر قورسیان نییە ینی هەرچەنە لە ئێستاە لەگەڵ پێشکەوتنە ئەتوانێت بۆ هەموو حاڵەتێ بەکار بێنرێت بەس لە ڕاستیە لەو کاتەیە پێویستی بە ممارەسێکی باشی دکتۆرەکە بێ بۆی کە بەکاری بێنێت ئەژینا بڵین ئێستا لە جیهانە بەپێی توێژینەوەی زانستی بۆ هەموو شتێ بەکارە هێنرێت بەڕاستی بەڵام کەوتۆتە سەر ڕادەی ممارەسەی دکتۆرەکە لە بەکارهێنانیە باشە بۆ نمونە ئەگەر بۆشای هەبێ بۆشای پێداخرێت بەڵێ دانی شاشی پێداخرێت بەڵێ بۆشایی هەبێ پێداخرێت لە پێشەوە بێبرێتە دواوە پێی دانەکانی پێ جۆڵێنرێت تەنان لەو حاڵەتانی کە کێشانیشی تەیەکێت توانێت ڕاستکردنەوەی هەر پێ بکرێ یعنی بە شێوازی گشتی بۆ هەموو جۆرە جوڵەیەکی دان کە ئێمە ئەیکەین لە کاتی ڕاستکردنەوەی هەموو نەوعێتێ لە جوڵەی پێەکرێت بۆ ئەم شەفافان نەشپێویست بەڵکێشانی دانەبیان نەخێر ئەگەر حاڵەتێک پێویستی هەبێت لە کێشان بەڵێ ئەکرێت پێویستکات بۆ بکرێت ینی ئەتوانی بڵێت ئەمیش شێوازێکی کی ڕاستکردنەوە وەکو چۆن باسی وایرمان کرد دیوی دەرەوە وەکو چۆن وایری سیرامیکمان باس کرد ئەمیش بە هەمان شێواز وایە دەبێ زەحمەت پیشانم بە مەسەن بۆ مەسە لەم پاکەتاوزە لەم بۆکساتیاتی خۆی عادەتا بە زۆری کە ئیرێ بە نەخۆشەکان بە شوێی بۆکسێکە کە ئیکاتەوانێ عادەتا لە ناویە کۆمەڵێک ئەلاینەر هەیە بەپێی هەموو دو هەفتە جارێ بەکاری هێنێت باشە ئەمە بڵین بریتێ لە ئەلاینەرەکە ئەگەر بیکەینەوە ئاسایی لێر حەزەکەین بەڵێ ئەمە بریتێ لە قاڵبەکە قاڵێکی شەفافە تەمان زۆر کەس هەیە پرسیارەکە ئەڵێ ئەمە چۆن ئیشەکات مەبدەئیەن ئیشەکە چۆنە بەم شێوازەیە نەخۆشەکەگەیتە لای ئێمە یان قاڵبێکی بۆ ئەگیرێ بە شێوەیەکی دیجیتاڵی پێوتێ سکانێکی ناودەمێکرێت وێنەیەکی سێبعدی دەمی نەخۆشەکەمان دەستەکەوێت ئەم وێنە بوعدیە لە ڕێگەی سۆفتوێرێکی تایبەتیەوە کە هەیە کە هەمانەیان کە مختبەرەکان هەیەە لە ڕێگەی ئەو وێنە سێبعدیەوە دانەکان لەبەردەستایە لە هەموو ڕوویەکەوە پاشان وێنەیەکی تیشکی بۆ گیراوە ئەویشمان لەبەردەستایە شێوازی چارەسەکردنەکەی پێویستەکات چی بۆ بکرێ ڕسمیشی گیراوە بزانێت کە بیستەبەت پێویستەکات چی بۆ بکرێ وەکو چۆن لەو شێوازانەی ترا ڕاستکردنەوەیدان پلانی بۆ دانرێکە چۆن ڕاستکردنەوەکە بکرێت پلانی یەکەم چی بکرێت دووهەم چی بکرێت سێم بکرێت بە هەمان شێواز ئەو پلانانە بە شێوەیەکی دیجیتاڵی لەسەر وێنە سێبعدیەکەی کە گیراوە ئەنجامەیرێ لە ناو کۆمپیوتەرە بۆ هەر یەکێک لەو جوڵانەی کە کراوە کاس بڵین قاڵبێکی بۆ دروستەکرێ و پاشان ئەم قاڵبە شەفافەی بۆ دروستەکرێ یعنی پاشان ئەیرێ بە نەخۆشەکە ینی هەموو قاڵبێکی شەفاف عیبارەتە لە جوڵانێک لەو دانانەی کە پێویستەکە بیجوڵێنین وەکو چۆن وایەرەکە هەموو مانگەی جارێک جوڵە دروستەکە مەسەلەن دانێکەمانە بیبینە پێشەوە بیهێنین بەم لایە بەرەو پێشەوە بەرین بەرەو دوای بێنین بە هەمان شێوە لە ناو ئەمەیە ئەو جوڵەیەمان کردو ئەم قاڵبە کراوە بەسەرە کاتێک کە نەخۆشەکەم قاڵبا کاتە ناو دەمیەوە ئەو جوڵەیە دروستەکە کە ئەمانەوێت ئەو ماوەی مانەوەی لە ناودەمی نەخۆشەکە سەمەداڵقی پێشوە لە مناڵانە باسیرەوە کرد دکتۆرا ڕاستکە ئەمە پێویستەکە بەلایکەمەوە 22 ساعت لە 24 ساعتەکە لە دەمی نەخۆشەکە بێ لە گەورە ساڵانە چۆنە بە هەمان شێواز پێویستەکە زۆرترین کار لە دەمیا بێ هەندێک حاڵەت هەیە تەنان ئێمە بە نەخۆشەکانی تەنان نانیشی پێوە بخوات یعنی بۆ ناخواردنیش دەریمێنێت توانێت بەس تەنها بۆ کاتانە دەریبێنە کەوێ پاشی کاتەوە بەو شێوە یعنی بێ زۆرترین کات لە دەمیا بێ بۆی کە زۆرترین کات لە دەمیا بێ و زۆرترین سەخت دروستکە لە مەسەلەی براکێتەکانە لە مەسەلەی نەقێمەکانە بەڵێ کێشەی کلۆربوونی دان زۆر ئەگەر نەخۆشەکە زۆر باشی چارەخوازەکە فێر نەکرێت کە پاشی کاتەوە کێشەی پوک زۆر ئەگەر چارەخوازەکە زۆر باشی فێر نەکرێت پاشی کاتەوە لەگەڵ ئەلاینەرانە هەمان کێشە هەر هەیە لە ڕاستیە ئەتوانی بڵین کەمترە هەرچەنە تا ئێستا هیچ توێژینێکی زانستی نیە لە 100% بڵێ بۆی کە ڕازگۆ بم بڵێن لە 100% ئەوەیە کە بڵین ئەلاینەر باشترە لە چاوانی ترە هەمان مقارنەتەن بە یەکتری وەک یەکن کەوتوتە سەر ڕادەی پەیوەستبوونی نەخۆشەکە بە ڕێنمایەکانی پزیشکەوە تەمان ئەگەر جوان دانی بشوە
کلۆر نابێت جواندانی شوای کێشەی پوکی بە دروست نابێت جواندانی بشوە هیچ کێشەیەکی کە دروست نابێت چونکە ئەمیش بە هەماشەوە دوجار ئەگەر پیسی لە ناو دەمیا بێنێتوانێت ئێماڵی 22 ساعت لە دەمیا بێ ئەگەر پیسیەک لە ژێر ئەمەیان هەبێت و نەیشۆر دەبێت بە هەماشەوە ئەو کێشانە دروستەکەمەکە خراپتریش دەڕاستە من بۆیە وتم لە ڕێی زانستی و هەرچەنە ئەو شەریکاتانی کە هەیەیان عادەتە دیعای ئەوواکەن کە لە ڕووی سەحەتەوە باشتری شارچەنە لە ڕووی زانستیەوە هەردووکیان وەگیەکەن ناتوانین ژنەی قراتتە بەڵێ بەڵام دوجار کەوتۆتە سەرەوەی کە پزیشکەکە چارەخوازەکە فێرکەدانی پاکاتەوە دانی پاکاتەوە پزیشکەکەی چونکە زۆر گرنگە لە کاتی ڕاستکردنەوە پاکردنەوە بە جوانی ڕووبات بەڵێ یەکی تر لەو شتانی کە زۆر گرنگە ئێمە لە کاتی ئیشەکانە باسی بکەین ئەوەیە کە ئەم کارانە کاری دەستە جەمعین دکتۆر هەڵۆ و خاتولۆنا باس لە کارەکانەکە کە ناو تاقیگایە بۆ دروستکردنی ئەمەلاینەرانە ئاکرێت بینەری ئەوانە بین و ئەگەڕێنە خزمەتتان هێشتا پرسیارم ماوە چونکە خۆ ناکرێت ئیش بکەیت بۆ چارەخوازێک و هیچ کێشەیەکی تیانە بێ هەموو ئیشەکە دەکرێت کێشە هەبێت دەمانوێت بزانین کێشەکانی ڕاستکردنەوەیدان چییە بەڵامی و پرسیارانە دووبارە گەڕێنە خزمەتتان. پاشای پزیشکێک و نەخۆشێک بڕیاریەوادەن کە ڕاستکردنەوەکان بە شێوازی ئەڵاینەری نادیار بیکەن ئێمە قاڵبەکەمان بەدەستەگا بە شێوازی فیزیکی یان بە شێوازی دیجیتاڵی ئەگە بە شێوازی فیزیکی بەدەستمان بگات لە ڕێگەی ئامەری 3D ئینتراۆرال سکانەرەوە سکانێکەکەین بە دیجیتاڵی خێنە کۆمپیوتەرەوە پاشان لێەوە ئامادەیەکەین پاکسازی بۆ قاڵبە ئەەکەین و ئامادەیەکەین بخێننا بەنامێکی تایبەتەوە کە تیایدا ڕاستکردنەوەکان ئەنجام بدرێت ڕاستکردنەوە گۆڕانکاریەکان لەلایەن دوو پزیشکەوە ئەنجام دەدرێت کە پسپۆری ڕاستکردنەوەی دانن بەپێی تێبینی ئەو پزیشکی کە نەخۆشکە کە قاڵبی نەخۆشەکەی نردووە ئەمە واکە ڕاستەوخۆ پلانی چارەسەرەکە ڕاستەخۆ لەلایەن پزیشکەکە خۆیەوە دانرابێت پاشان ئێمە دۆکۆمنتێک کە راپۆرتێکە وەلامان کاتە ڤیددیۆیەک کە باسی هەموو چارەسەرەکە بەدەستمانەگات لەو ڤیددیۆیەدا پیشانی پزیشک و نەخۆشەکەی دەدرێتەوە کە ئەنجامەکان بەم شێوازا بن پاش بەسەندکردنیان لەلایەن ئەوانەوە ئێمە ڕاستەخۆ لە ڕێگەی ئامێری 3D پرینتەرەوە قاڵبەکان دروست دەکەین کە قاڵبەکان پرینت دەکەین و لە ڕێگەی بەشی تەکنیکیمانەوە قاڵبە شەفافەکان لە ڕێگەی ئامێری باستارەوە دروست دەکرێت و ئێمە هەمیشە هەڵماندا کە پشگیری بۆ دکتۆر بەڕێزەکان بەردەست بخەین لە کاتی بوونی کێشە و گرفتێک لە ڕێگەی وێبسایتەکەمانەوە و پۆرتاڵەکەمان ئاگدارمانەکەنەوە ئەگەر کێشە و گیرگرفتێکیان نەبێت و ئێمە پشگیری ڕاستە خۆیان نەکەین. کاری ئێمە لێرە من وەکو خۆم لە بەشی تەکنیشن لێرە کار دەکەم بەنیسبەت ئیشەکەی منەوە پاش تاوبوونی یا دروستبوونی قاڵبەکان لەلایەن ئامێرەکەوە کە 3D پرینتەری پێدەوترێت لە پاش حازربوونیان لای ئێمە دەهێنرێتە بەشی کلینینگ کە ڕێی ئەڵتراسۆنیکەوە پاک دەکرێتەوە و دەشۆرێت لە پاش پاکبوونەوەیان ڕاستەوخۆ دەچێتە ئامێری بایۆستار ئامێری بایۆستار بەکاردێت بۆ دروستکردنی ئەلاینەرەکە لە ڕێگەی شیتێکی تایبەت بە ئەلاینەرەوە و پاش لە ڕێگەی گەرمیەوە دروستی ئەکا پاش دروستبوونی ئەلاینەرەکە دەیبینە بەشی کەتین و پۆلیشین کە دەبێت بە شێوەیەکی زۆر باش ئەو پرۆسی ئەنجام بدرێت بۆی هیچ کێشەیەک لە ناو دەمی نەخۆشەکە دروست نەکات زیادەیەک بێت یاخود زەبریەک بێت لە پاش تاوبوونی پرۆسی کەتین و پۆلیشین دەکەینە پاکێجینی پێکاتووە لە ئەلاینەری تەواو بۆ کەسە بۆی کەمترین سەردانی دکتۆر بکات لە پاشان واکس چیونێکە کەەوە یارمەتیە بۆ دانانی ئەلاینەرەکەی هوکێکی لەگەڵایە بۆ دەرهێنانی ئەلاینەرەکە و پاشان ڕێبەرێکیشی لەگەڵایە بۆ ئەوەی کە بەتاواتی زانیاری بابە و نەخۆشە و هیچ گرفتێکی بۆ دروست نەبێت. دکتۆر هادی هەموو ئیشێک ئاکرێت ئەگەرچی هەموو پزیشکێک لە هەموو شوێنیشی دنیا هەوڵەیە کە باشترین خۆی پێشکەشی چارەخوازەکەی بکە بەڵام ڕاستکردنەوەی دانیش لە کێشە بە دوور نییە. بەڵێ باوترین کێشەکە باوترین کێشەکانی کێلەوانە کلۆربوونی دانەکانە هەندێک جار بە شێوی پەڵەیەکی سپی لە سەرڕووی دانەکان دروستە بێ کە یەکەم مەرحەلەی بڵێن کلۆربوونە یەکێک لەو کێشانە. کێشەی دووهەم بریتە لە کێشەی پووک کە دروستە بێ بڵێن التیابکردنی پووکەکەی هەڵاوسانی پووکەکەی گەورەبوونی پووکەکەی. کێشەی سێهەم کە زۆر کێشەیە ئەویژەوێ بریتێ لە خورانی ڕەگی دانەکان جاریوە هەیە ڕەگی دانەکان ئەخورێت یعنی
بەشێ لە ڕێگەکە وردەوردە ئەخورێ لەگەڵ جۆڵەکانیە بۆیە ئێمە زۆر کاتێ وای بە باشە زانین جارجارە هەرچەنە پێشەوەی کە ڕاستکردنەوە بکرێت بڵین وێنەیەکی تیشکی بۆ نەخۆشەکە گرین دووسێ وێنەی بۆ گرین بۆی کە بزانین وەزعی دانەکانی چۆنە لە ڕووی ڕەگ و شتەکەیەوە پاشان جاری وا هەیە پێویستەکە 6 مانگ جارێکی شوێنێکی تیشکی بۆ بگریتەوە بزانی ئایا چەندێک خوران لە ڕووی ڕێگی دانەکانە ڕوویاوە ئەوەی شەکە لەو کێشانەی کە زۆر جار هەیە پێویستی بە متابعە هەیە نێڵین کێشەکە دروست بێت. ئەی بۆچی دوای ڕاستکردەوە هەنە کەسێ دوای دانەکانیان وەکو خۆی لێتەوە؟ تەعاان کێشەی چوارەمی شەگرف هەسیگەین بریتێ لە بڵێن گەڕانەوە بۆ پێشخۆی. طبعاً کاتێکە نەخۆشێک ڕاستکردنەوە کات مەستەنگریمان تەمەنی 20 ساڵە 25 ساڵە 20 ساڵە و دانەی بەو شێوەیە لەو شوێنەیە ڕاوەستاوە. طبعاً دان خۆمان وەکو خەڵکەی زانێ بڵێندان لە ناو ئێسکایە بە فایبەر بە ئێسکەکەەوە نووساوە. بۆیە ئەم فایبەرانە شێوەیەکی لاستیکیان هەیە کاتەکە ئێمە جوڵەی پێەکەین هەمان بڵێن زاکیرێکیان هەیە بگەڕێتەوە شوێنەکەی پێشووی خۆی. بۆیە ئەگەری گەڕانەوە هەیە بەڵام بۆی کە نهێڵین ڕووبات گەڕانەوە بریتێ لەوەی کە پلانێکی باش دانێ بۆ ڕاستکردنەوەکەی ببرێتە ئەو شوێنەی خۆی کە ئەوترێ ئەگەر تێبینیکی لە ئەوڵاوتم هەندێک نەخۆشەیە لە دوای دوو مانگ ئەڵێ دانەکان زۆر جوان بۆ پێویست ناکە بەڵام بەعکسەوە ئێمە هەوڵین جابیخین ئەو شوێنەوەوانە کە نەگەڕێتەوە. عادەتا دانەکان چۆنە وەکو چۆن کرد و قفڵ ئاوا ئەچن بە ناو یەکتریە دانەکانی سەر و خوارەبێ بەم شێوەیە ڕیز ببن لەگەڵ یەکتریا پێوتە ئینتەرکەسپیشن دانەکان چێ بە ناو یەکتریا ینی بۆ ئەگەر لێرە سێریکەین ئەگەر دیار بێ لێرەیە پێویستەکە دانەکان بەم شێوەیە بچن بە ناو یەکتریا کاتێک کە زمانی ئەوە بکەین دانەکان چێ بە ناو یەکتریا ئەگەری گەڕانەوەی زۆر زۆر کەمە بێت بۆیە پلاندانانی پێش چارەسەرکردنەکە زۆر گرنگە لەوەی کە نەهێڵین گەڕانەوە ڕووبات. ئەوەی کەماوەتەوە لە مەسلەی ڕاستکردنەوەی دانا زۆر بەڕێزیتر هەیە بەشداریەکەن یەکێک لەوانە پزیشکانی پسپۆڕی تیشکی شەویلگە و ڕووەکە دکتۆر ڕەنجدانەوەی ئەوانەیە ئەوە توانێت وان باس بکات کە هەم لە پێش و هەم لە پاش ڕاستکردنەوەی دانا ڕۆڵی تیشک چیە و چ جۆرە تیشکێکە گیرێ بینیەوە بینەوە گەڕێمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. ئێمە چەند جۆرە تیشکێکمان هەیە تیشکی دووڕوویمان هەیە کە خۆی لەخۆی بێتەوە بە چەند جۆرێک و بەکارهێنانی جیاوازیان هەیە هەر جۆرێکی هەروەها تیشکی سێڕوویمان هەیە کە جۆرێکی پێشکەوتوی دیجیتەڵە بەکارێ لە کوردستانە بۆ نەخۆشخانیان بۆ چارەخوازەکانمان تیشکی دووڕووی جۆرێکی هەیە پێوتێ پانۆرامێک تیشک کە بەم ئامێرە ئەگیرێ لێرەدا ئەم پانۆرامیکە وەکو چاوی پزیشکەکان ناوەندرەیان شتێکە زۆر هاوکاری پزیشکی ددانەکە لە دەستنیشانکردنی کێشەکانی دەموددان بە تایبەتی ئەو کێشانی کە بە چاو یان بە پشکنینی کلینیکی نابینرێ لە لای پزیشکەکە ئەم جۆرە تیشکی بۆ ئەگیرێ لە زۆربەی بوارەکانی پزیشکی ددانە سوود لە تیشکی پانۆرامیکە بیندرێ ئەوانەی کە پێویستیان بە پڕکردنەوەی ددانە بۆ دەستنیشانکردنی کلۆری ددانەکان ئەوانەی کە پێویستیان بە ڕاستکردنەوەی ددانە بۆ بینینی شێوازی ددانەکان و ڕێگی دانەکان هەروەها بۆ نەشتەرگەری ددانی ژیری یان بۆ کێشانی هەر ددانیشکە بێ ئەتوانێت سوود لەم جۆرە تیشکە بۆ بژیرێ تیشکێکی کەمان هەیە لە دوو ڕۆیەکان کە پێوتێت تیشکی سیفالۆمتریک زیاتر ئەوە لە بواری ڕاستکردنەوەی ددانە پزیشکی ڕاستکردنەوەی ددان سوودی لێ ئەبینێ هەروەها ئەو پزیشکانی کە نەشتەرگەری شەویلگا ئەکەن پێویستیان بەم جۆرە تیشکە ئەبێت تیشکی سێڕوویشمان هەیە کە پێوتێت 3D یان CBCT ئەوەش هەروەها لە هەموو بوارەکانی پزیشکی ددانە بەپی پێویستی خۆی بەکارێ لەلایەن پزیشکی ددانەوە بۆ بینینی دەماری ددان بۆ شێوازی دەماری ددانیان دەستنیشانکردنی ئایا کە ئەو ددانە چەند دەماری هەیە بۆ ڕاستکردنەوەی ددان ئەگەر بێت و ددانەکە دەرنەهاتویان ئەو کەسەدانێکی زیادەی هەبێت لە ناو شەوی ئێسکی شەویلگەیە بەمە شوێنەکەی دیاریەکەی و پلانی دەرهێنانەکەی ئەکرێ هەروەها بۆ دانانی چاندن یان بڕگوی چاندنی ددان ئەتوانێت سوودێکی زۆر لەم تیشکە ببینرێ لەم تیشکە تۆ چڕی ئێسکەکە بەرزی ئەستوری ئێسکەکە دەستنیشانەکەی بەپێەوە ئەتوانی بڕایبی چی جۆرە چاندنێک بۆ چارەخوازەکە بکەیت ئەمانە هەمووی تەکنۆلۆژیای تازن کە لە بواری پزیشکی ددانە بەکارێت چۆن لە بوارەکانی کە تەکنۆلۆژیا هاتۆتە ناوانێ لە پزیشکی ددانی شاو لە بواری تیشکی دەم و ددانە پێشکەوتنێکی زۆری بەخۆی و بینیوە لەم بوارانەیە ئەم جۆرە ئامێرانە هەمووی ئامێری دیجیتاڵن ئامێرەکانمان هەمووی تیشکێکی کەمتر بەکارەهێنرێ بە بەراورد بە ئامێری پێش و یان جۆرە کۆنەکان لە ڕووی سەلامەتیەوە
سەلامەتترە بۆ چارەخوازەکە. هەموو پزیشکێکی ڕاستکردنەوە پێش ئەوەی بڕیار باچی بۆ چارەخوازەکەی ئەکا ئەم تیشکانی پێویستە لەبەردەستیا بێ بەپێی ئەمە پلانی چارەسەرەکەی دەستنیشانەکە بۆ کەسەکە. زۆر پێویستێتی کە ببینێ بزانێ ئەو دانانە ئایا ڕێگەکانیشی خوارە یان تەنها بەشی دەرەوەی خوارە، ئەو کەسە ئایا دانی زیادەی هەیە پێویست بە کێشانەکە بەپێی ئەم تیشکانە بڕیاری خۆی ئایا لەسەری لە جۆری سیفالۆمتریکەکەیشە هەروەها سوودێکی زۆری هەیە بۆ پزیشکی ڕاستکردنەوەی ددان لەبەر ئەوەی ئەو پزیشکە ئەتوانێت بزانێ ئەو کەسە ئایا بەس تەنها ددانەکانی لە پێشەوە یان شەویل ئێسکی شەویلگەیشی هاتوۆتە پێش بە تەنها دانانی تەل و ڕاستکردنەوە کێشەکەی چاکە بێ و جوانکاریەکەی دەتوانێت بۆ بکایان پێویست بە نەشتەرگەری ئێسک و بڕینی ئێسکەکە. ئەو کەسە کە ئەم تیشکانی لەبەردەستا بوو کە ئەم جۆرە تیشکانە بۆ چارەخوازەکە گیرا ئەو کارتە ئەتوانێت بڕیاری دروست بە لەبارەی پلانی چارەسەری کەسەکەەوە کە پلانی باشترین پلانی بۆ بکات و کاتێکی کەمتری پێویست بێت. دەمانەوێت لە ئەم دووەڵقەی بەرنامەی چارەیە کە دەربارەی ڕاستکردنەوەی ددان بوو هەم لە مناڵان و لە هەم لە گەورە ساڵانە لەوە تێبگەین کە کاری ڕاستکردنەوەی ددان تەنها بۆ جوانکاری و جوانبوونی ددانەکان نییە، بەڵکو کۆمەڵێک سوودی زۆری هەیە بۆ تەندروستی پووک و تەندروستی ددانەکان و پاشەوە تەندروستی گشتی لەش، چونکە ددانەکان یەکەم شوێنەکە لەوەی خواردن نەچێتە ژوورەوە بەناو سیستەمی هەرسی مرۆڤ. ئەگەر بێت و ددانەکانی مرۆڤ ڕێک نەبن و بەباشی نەجوون، ئەو کاتە سیستەمی هەرس و هاڕینی خواردنی شتێک دەچێت و کێشەکانی قەبزیەکێکن لە باوترین و کێشانەی کە لە خراپجووینی خواردن و لە ناڕێکی دانەکانەوە دروستەبن. بەڵێ وان حەزەکەین کە دەمودانێکی جوان و ڕێکمان هەبێت بە تایبەتی خانمان زیاتر لە پیاوان لەسەر تاسەری دنیا بە دوای جوانکردنی دان و جوانکردنی ڕوخساریانەوەن، بەڵام پێویستە لەوە شتێ بگەین کە ئەم جوانکاریە تەنها بە ڕاستکردنەوە نابێت، بەڵکو پێشەوە بە پاکژی ددانەکان دەبێت. وەک لاڵقەی پێشوشا باسمان کرد، پێویستە لە تەمەنی 1 ساڵیەوە مناڵ ببرێتە لای پزیشکێکی دان کە شارەزای دەمودانی مناڵ بێت، وە لە تەمەنی 7 ساڵیەوە پزیشکێک کە شارەزای ڕاستکردنەوەی دان بە هەڵسەنگاندن بۆ ڕاست و ڕەوانیان خودڕێکی ددانەکانی منداڵان بکبووی کە دڵنیابینەوە. وەک لە بەرنامەکە شابینیتان پزیشکی پسپۆر نەشتەرگەری شەویل گەور و لەم بابەتە ڕۆڵێکی باشیان هەیە و هەروەها پزیشکی دانی گشتی ڕۆڵێکی باشی لەم بابەتەیە. جگە لەوەش لە هەمووەمانە گرنگتر چارەخوازەکە خۆیەتی کە بتوانێت پاک و تەمیزی دەمودانی ڕاگری هەم لە پێش ڕاستکردنەوە هەم لە کاتی ڕاستکردنەوە و هەم لە پاش ڕاستکردنەوەی دانی ژوە کارێکی تر ئەگەر بەباشی نەکرێت کۆمەڵێک کێشە و ماک و پاشاتی هەیە کە هیچ کەسێ حەز ناکات لەو پاشاتیانە ڕووبانە ناو دەمیان. لەبەرەوە بزانن ئەچن بەلای چ پزیشکێک و ڕاستکردنەوەکە بە چ هەنگاوێک و بە چ جۆرە چارەسەرێک ئەنجامەدەن و پاکژێکەشی ڕابگرن. ئەلێرا ماڵقێمان دەربارەی ڕاستکردنەوەیدان تەواو بێت و خدای یاربێڵقی داهاتوان تایبەتە بێ بە پوکانەوەی ئێسک، یەکێک لەو نەخۆشیانەی کە لەگەڵ گەورەبوونی تەمەنی مرۆڤ ڕۆدات. دەمانێت بزانین پوکانەوەی ئێسک چی و بۆچی ڕۆدا و چۆن بتوانین ڕێگەی لێ بگرین. هەموو بابەتانە هەفتەی داهاتوو یەکشەمە لە چارە خدای یاربێت تاوتویانەکەین. هەتا و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورد چاپ قبول فەرموون. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.